سڵاتان لێبێت بینەرانی ئازیزی تلویزیۆنی کۆمەڵە بە بەرنامەی تایبەت بە بۆنەی نزیک بوونەوە لە ساڵیادی ژینا و دەستپێکی شۆڕشی ژن ژیان ئازادی لە تلویزیۆنی کۆمەڵەوە ڕاستەوخۆ لە خزمەتاندەین. هەروەک هەمووتان ئاگادارن دوو ڕۆژمان ماوە بۆ ڕۆژی مێژووی 25 خەرمانان، ڕۆژی شەممە ساڵڕۆژی قەتلی حکوومەتی ژینا ئەمینی و سەرەتایە و شۆڕشەیە کە بە دروشمی ژن ژیان ئازادی کۆمەلگای ئێرانی خستە سەر ڕێگای ڕزگاری لە دەست ڕژیمی ئیسلامی و بەدەستێنانی ئازادی و ژیانێکی باشتر. ئەو بزوتنەوەی کە لە شاری سەقز لە کوردستان دەستی پێکرد لە ماوەیەکی زۆر کورددا زیاتر لە 150 شاری ئێرانی گرتەوە. ئەم بزوتنەوەیە تەنانەت سنوورەکانی ئێرانی تێپەڕاند و تەواوی جیهانی خستە ژێر کاریگەری خۆی و ناوی مەحسا واتە ژینا ئەمینی زۆر زوو بوو بە ئاشناترین ناوی خەڵکی جیهان. ڕاپەڕینی شۆڕشگێڕانەی ژن ژیان ئازادی درێژماوەترین ڕاپەڕینی شۆڕشگێڕانەی چواردەی ڕابردوو دژ بە کۆماری ئیسلامیە و کۆماری ئیسلامی ئێران کە زەربەی قورسی لەم ئاخێزەوە بەرکەوتووە بەردەوام ئاگادارن هەڕەشە لە حیزبە ئۆپۆزیسیۆنە کوردیەکان و کەمپەکانیان کە شوێنی نیشتەجێبوونی ژمارەیەکی زۆر لە خەڵکی سڤیل و ژن و منداڵە دەکات. ئێمە بۆ تاوتۆکردنی ئەم بابەتەوە هەڕەشەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی چەند پرسیارێک ئاراستەی میوانانی بەڕێزی بەرنامەی ئەمڕۆمان دەکەین کە بریتین لە بەڕێزان کاک ئەحمەد ئەسکەندەری نووسەر و لێکۆڵەری سیاسی و کاک محەممەد خاکی ڕۆژنامەوان و لێکۆڵەری سیاسی. زۆر سپاس بۆ ئەم ئازیزانە کە بەشداری بەرنامەی ڕاستەوخۆی ئەوڕۆی تلویزیۆنی کۆمەڵە بوون. کاک ئەحمەد فەرمووتکایە. زۆر سپاس بێ ڕایسلااو بەڕێز بۆ ئێوەی بەڕێز بۆ کاک حەمەدی خاکی و بۆ بینەرانی بەڕێز سپاس کە بانکێشتان کردن بۆ بەرنمەیە. زۆر سپاس بەخێر بێت. کاک محەممەدیان فەرموو. منیش سلااوش دەکەم کاکە میرگیان سلااوم هەیە بۆ هەموو بینەران و بیسەرانی تلویزیۆنی کۆمەڵە هەروەها بۆ بەڕێز کاک ئەحمەدی ئەسکەندەری. زۆر سپاس بۆ هەردوو بەڕێزتان بۆی کە داوەتی ئێمەتان قبول کردو لە بەرنامەی ڕاستەوخۆی ئەمڕۆماندا بەشدار بوون. پێشەوەی کە بچینە سەر پرسیارەکان بە هەر لێرە شەو بە بینەرانی ئازیزی تلویزیۆنی کۆمەڵە بڵێن کە ئێوەش دەتوانن لە تۆڕ میدیایی واتساپدا بەو ژمارە تەلەفۆنی کە لەسەر شاشەی تەلەڤیزیۆنەکەتاندا دەیبینن دەتوانن بەشداری ئەم باسە بن و ڕاو بۆ چوون تەنانەت ئەگەر پرسیارێکشتان بێت بینێرن و ئێمەش لەگەڵ میوانانی بەرنامەی ئەمڕۆمان دەیخینە بەر باس و لێکۆڵینەوە. سەرەتا بە ئیجازەی کاک محەممەد لە کاک ئەحمەدەوە دەست پێ دەکەین. کاک ئەحمەد ماوەی ساڵێک کە تێپەڕ دەبێت لە شۆڕشی ژینا شۆڕشی ژن ژیان ئازادی. پێم باشە پێشتر پێشەوەی کە بچینە سەر پرسیارەکانی دواتر هەڵسەنگاندن و لێکدانەوەتان لەسەر ئەم یەک ساڵە چۆن دەبێت ڕای ئێوە بزانین لەسەرمە چییە؟ من پێم وایە ساڵێک بوو کە بە جانبەختکردنی ژینا بڕگەیەکی تاریخی هاتە ناو مێژووی ئێران و مێژووی کوردستانەوە کە ئیتر لەمە بەدووە وا دەگەڕدرێتەوە کە پێش گیانبەختکردنی ژینا ئێران چۆن بوو و دوای گیانبەختکردنی ژینا دنیا ئێران چۆن بوو. هیچ کەس پێی وان نەبوو. من خۆم گەڕامەوە لەم ڕۆژانە لەگەڵ دۆستێکی عزیز باسی ئەومانە کە زین کامان زووتر زانیمانە و کێ زووتر زانیویەتی ئەوانە. من چوومە سەر فەیسبووکەکەی خۆم چاوم لێ کرد تەمەشام کرد ڕێک ڕۆژی 25 بەیانیەکەی بەبێەوە بزانم بە وردی چی قەوماوە دەمانزانی. ئێستا هەمومان نەزانی چی قەوماوە، بەڵام ئەو ڕۆژە نەمانەزانی. ئەو ڕۆژەکە لە ئایچی لە ئارەمستانی ئایچی ژینای جوانەمەریان ئەسپەردەکرد بەو ئەسپەردەکردنە پڕشکۆیە. من تەمەشام کرد لەوێ شێعرەکەی شێرکۆبێ کەسم نووسیوە هەزاران جاریادی بەخێر کە تاران بدەم هیچ کەسەوە پێ ناکەنێ بەدەم مەرگەوە نەبێ و دوو وێنەی ژینای شمداناوە. ئەمە بەیانی سەر لە بەیانی ڕۆژی 25 مانگی مانگی خەرمانان بووە بۆیە کاتە 16 سپتامبر. بۆیە من پێم وایە شتێک ڕوویدا کە لە ئێمەی و سەقز و کوردستان و ژن و خەباتی بردە ناو نەک مێژووی خۆمانەوە بەڵکو مێژووی ناوچەکە و مێژووی گەلانی جیهانیشەوە.
لەم ڕۆژانە دوێنێ پێرە کلیپێکم بینی کلیپی خانمێکی وابزانم ئەرمەنستانیە تازە دروست کراوە خانمێکە جەمێکن وەستاون و خەریکن شتێک دروستەکەن یەکیان هاوارەکە پیاوێک دێ دەمی ئەگرێ دووەم یەکە هاوارەکە لە ژنەکەی چێتر دەمی دەگرێ کە ژنەکان دەنیاندایەک تازەی تفر ناتوانن و ئیتر ئەم جارە ئەو پیاوانەیش کە ناڕازین دێنە مەیدانەوە مەبەستمەوەیە بڵێم کە بزوتنەوەیەکی زۆر زۆر تاقانە بوو و گەورەترین زەربە بوو کە لە کۆماری ئیسلامی ئێران کەوت معلوم بوو خەڵک چەندە ناڕازین معلوم بوو ئەم ڕژیمە چەندە لەسەر دەستگا سەرکوتگەرەکان و هێزە چەکدارەکانی وەستاوە نەک شتێکی تر بەڵێ کاک ئەحمەد فەرموو بڵێ و ئەو وەختە معلومیش بوو کە چەندە نەسلێکی نوێ لە کوردستانیش و لە ئێران پیان بۆیان دەرکەوتووە معلوم بووە کە نەبابە دەکرێت دژ بەم ڕژیمە خەبات بکەیت و بیتە مەیدان من ئەوە ینی دەستکەوتی زۆری بووە تەبع بڵێ هەورانی تاق فەرمان من تەسویری کاک ئەحمەدم نەما کاک ئەحمەد دەنگی ئێمەتەیە بەڵێ فەرموو بە تەلێفۆنەکەم قسە دەکەم تەلێفۆنم فەرموو داوای لێبردنەکەم هەر ئەوە ویستمەوە بڵێم کە ئەم دەستکەوتی زۆری بووە ئەم لەم یەک ساڵەدا بەبێ ئەوەی بزانین کە دووسبەی چی ڕوئەدا بەبێ ئەوەی بزانین چی ڕوئەدا دووسبەی و نابێت چاڕوانێکی زۆر بخەیتە سەر خەڵکێک کە ئەو لەشکرە عەزیمە سەرکوتگەرە لەسەرەتی پێمان وابێ ینی لەسەرەوە قەزاوەتکەین و قەزاوتم و هەڵسەنگاندنم بەپێی ئەو 363 ڕۆژەیە هەتای ئەمڕۆ کە ڕۆیوە لە ساڵی ڕابردووە من بە سەرکەوتنێکی گەورەیە زانم سەرڕایەوەی کە بەداخەوە ئازیزانێکی زۆر گیانیان لەدەستداوە ئازیزانێکی زۆر نەقسان بوون و چاویان لەدەستداوەیان بەشێ لە لەشیان لەدەستداوە و ئازیزانێکی زۆر لە زیندانن ئازیزانێکی زۆر ئاوارەی وڵاتوەکەیان بوون و هەموو ئەوانە من یەک داوای لێبوردن کەم کاک ئەمیر و بینەران من لە دەرەوەی شارەکەی خۆمم و ئینتەرنێتەکەم ممکنە هیوادارم لەگەڵم بکەوێت و لە خزمەتتان بم بەڵام تەسویرم نەما دەنگم هەر دەمێنێ داوای لێبوردنەکەم تکایە کاک ئەحمەد گیان کێشە نییە ئێمە دەنگی تۆمان هەیە و تەسویری بەڕێزیشمان هێنا ئێمە تا دەچینە لای کاک محەممەد توانی ئەم تەسویرەکەت کەمێک ینی فەزای سەرێ زۆرە ئەگەر بتوانی کامێراکەت کەمە بێنێتی خوارێ زۆر زۆر باشتر دەبێت کاک محەممەد ئێمە ئەم پرسیارەمان ئاراستی کاک ئەحمەد کردووە هەڵسەنگاندنی بەڕێزیان ئەو بووکە سەرکەوتنێکی ینی زۆر بەدەست هاتووە دیارە بەڵێ لەم یەک ساڵی دواییدا خاڵی بەهێزمان زۆر بووەوە خاڵی لاوازیشمان زۆر بێت پێمان باشە ئێوەش هەڵسەنگاندتان بێت خاڵە بەهێز و لاوازەکانی شۆڕشی یەک ساڵەی ژینە چییە؟ فەرموو من ئەگەر لە خاڵە بەهێزەکانی و دەسی پێ بکەم ئەگەر ئیجازە فەرموون بەڕاستی ئەو جۆرەی کە ئەحمەدیش فەرمووی ئەکرێت لە ژیناوە دەسی پێکەین پێش لە ژینا و دوای ژینا بەڕاستی ئەم ساڵە کتێبێک بوو جاران حتمما کاک ئەحمەد ئاگادارە دا ڕۆژێک کە دنیای تەغییردا بەڕاستی ئەم ساڵە ئەم یەک ساڵی ڕابردووە ناوچەکە کوردستان ئێران و جەهانیشی بڕێک تەکاندا ئەم مەسەلەی ژینا توانی باوەڕ بەخۆ لە ناو خەڵکی کوردستان لە ناو ئێران لە ناوچەکە بەوەی کە ئەکرێ جۆرێکی تر ژیان بکەی ئەکرێ جۆرێکی تر ژنان مافیان بێ ژینگە بپارێزرێ کەرامەت ببێ ئازادی ببێ ژیانێکی خۆش بێ هەرو ژن ژیان ئازادیە ئەگەر تعریف بکرێەوەوانە ئەوە وەکو خاون نەبوو وەکو واقعیەتێکی لێ هات بۆ بەشێکی زۆر ئەوەی کە جوانانێکی زۆر لاوانێکی زۆر هاتنە سەر مەیدان ئەوەی کە ژنانێکی زۆر بەشدار بوون ئەوەی ترس ڕژا ئەوەی کە
خەڵک پیوا بوو حکوومەتی ئیسلامیە بەشێ لە خەڵک ناڕوخێ بەهێزە چون جەنایەت زۆرەکە سەرکوت زۆرەکەوانە بەڕاستی وای لێ هات بەشێکی زۆری خەڵک پیوا بوو هەر بەو جوانەش ئەڕوخێ یعنی کەوت بە بارێکی تراوەوانە ئەوەیە کە هەم لە سەدحی کوردستانە هەم لە سەدحی ناوچەکە هەم لە سەدحی ئێرانە و هەم لە ئاستی جەهانە ئاڵوگۆڕێکی زۆری بەدەین کرد وەزنی کوردی بردە سەرەوە وەزنی خەڵکی کوردستانی بردە سەرەوە کوردستانی وەکو شوێنێک نیشاندا کە دەکرێ شعارێک کە بتوانێت لە ئاستی دنیا مەترح بێ لە کوردستانەوە بێ خەڵکی کوردستانی سەربەرز کرد حزبەکانی بە دەرەجاتێک ناچار کرد کە بێن جواو بەم هەلو مەرجی ئێسە بنەوە کارکەن ناکرێ بە شێوەی جاران کارچێتە پێشێوەوانە ئەوەیە کە لە باری پۆزیتیڤ لە هوەرێکی زۆر ئەدەبیاتێکی زۆر موزیکێکی زۆر شعرێکی زۆر نمایشێکی زۆر کتێبێکی زۆر و میدیایەکی باشتر لە جارانوانە هەموو ئەوانە بەرهەمی ئەو ساڵە شۆڕشەیە و ئەو خەڵکە بەڕاستی کە لەو شەرایەتە سەخت و دشوارە بەو هەموو درڕندەی حکوومەتی ئیسلامی و کارەکەن جێگەی شانازین و جێگەی سەربەرزیە بۆ ئێمەمانان بەڵام ئەگەر لە باری خاڵە لاوازەکانیشی ئیشارەیەکی کورتی پێ بکەمەوەوانە ئەمن پێم وایە ئەو شعارە لە ئەسڵا زۆر چاک نەکراوە شعاری ژن ژیان ئازادی ینی چی ژن مەبەستمان چییە چ ماپایەک بۆ ژنان دەبێت دەست بەسەر بکرێ ژیان مەبەستمان چییە هەروەها ئازادیش لەوە بیگرین کە بڕێک سیاسەتی لێبێرینە دەرەوە بڕێک کاری عملی لێبێرینە دەرەوەوانە لەلایەکەوە ئەو جۆرەی کە پێویستە سەراسەری نەبوو مەسەلەن لە کوردستانە بوو لە بلوچستانە بوو بەڵام لە سەدحی ئێرانە بەڕاستی زەعیف بوو لە شوێنهایەکی وەکو ئازەربایجان زۆر کەم بوو لە تارانە بنسبەت هەروە کەم ئەکرێ بێژێ لەو مەناتقەی کە خەڵکەکانی تایە وەکو خەڵکی کوردستان بلوچستان عەرەبەکان لەو شوێنانە قەویتر بوو لەلایەکەوە ئەو جۆرەی کە پێویستە چینی کرێکار و زەحمەتکێش بەشداری نەکرد هێزە چەپەکان نەیانتوانی ئەو دەورەی کە ئەبێ بین بە ئەسڵا بیگێڕن بتوانن جێبەجێکەن نەیانتوانی باش دەستی ڕاستی ئفراتی بخوێننەوە و پێشی پێ بگرن ئەگەر هەروە بۆ چەند خاڵێک کە زۆر لەسەری نەڕۆم بەتوانم لە پرسیارەکانی ترا بێمە خزمەتتان کاکە میر زۆر باشە کاک محەممەد ئیشارەت هەم بە دیارە حتمما دێنە سەر و بابەتە هەم ڕۆڵی میدیا و هەم خاڵی لاوازی بۆ دیارە باسی هەم بەلوچستان و باسی کوردستانت کرد دیارە بەڵێمان خاڵی لاوازیشتیا بۆ حتمما دێنە سەرم بابەتە کاک ئەحمەد بابێنە سەر ئەمە دیارە پێشەنگایەتی ئەم شۆڕشە زۆر بەرچاو بووە یەکێک لە خاڵە بەهێزەکانی ئەمە بوو کە ژنان کۆڵەکەی ئەم شۆڕشە بوون پێم باشە بزانم ڕۆڵی ژنان لە داهاتوودا ئێوە چۆنی لێک دەدەنەوە چۆنی دەبینن دەزانی ئێستا بەڕاستی هەنی ئەوە کە باسی ژن بکەین و باسی ڕۆلی ژن بکەین لەم شۆڕشەدا دیارە بووە بە وەک بە فارسی بە عەرەبی دەڵێ بووە بە شتێکی بەدیهی بەڵام حەقیقەتی ئەوەیە 4-5 ساڵ بوو من خۆم لەگەڵ زۆر کەس لە دۆست و ئاشناکەدا دەنیشتین باسی ئەوە دەکرا کە لە ئێران شۆڕشی ئایندەی ئێران شۆڕشێکی ژنانە دەبێت یعنی ژنانە بەو مەعنا کە ژنان هەم ڕۆڵی گەورە دەگێڕن و هەم هیوادارین سەرۆکایەتی شۆڕشەکەیش بەدەستەوە بگرن ئەمە کە دەگوترا ئێران دیارە کوردستانیش بەشێک بوو لەو جغرافیا بە سەر ڕێ هەموو جیاوازەکانمان تەبعاً لەگەڵ ئێران و ئەوانە بەڵام لەبەرچی لەبەر خاتری ئەوە کە ژنان لە ماوەی ڕابردووە ڕۆڵێکی زۆر گەورەیان گێڕاوە هەر من باسی شاعری گەورەی کورد شێرکۆبێ کەسم کرد شعرەکەی بەیان ئەو شعرەکە بە بەیانی پێشمەرگا شێرکۆبێکە زووتویەتی کە چەندە شعرەکە کۆنە لەباری تاریخیەوە و ئەو ڕۆڵە کە ژن لە ناو بزوتنەوەی شۆڕجێرانە لە کوردستان گێڕاوەتی لەوەوە بگرە هەتا بێ ئێرە سەرنجێک بدە لە شار من باسی کوردستانەکەمەوە سەرنجێ بدە لە شارەکانی کوردستان بزانە ژنان چەندە پێگەیەکی پێشەنگیان هەیە لە چالاکی مەدەنیە لە ژینگە لە کاری فەرهەنگیە
لە فێرکردنی زمانی کوردیە لە زارا محەممەدی چاو لێ بکە وەکو نمونە لە زۆر شتی تر لەم لاو لەولا تەمەشاکەی کە ژنان ڕۆڵێکی پێشەنگیان بووە ئەم ڕۆڵ بۆ نمونە دەنگم هەیە من تەسویرەکەی بەڵێ کاگەحمەدیان فەرموو دەنگت هەیە فەرموو بڵێ ئەوە بەهارەی هیدایەت ئەوە نەرگسی محەممەدی ئەوە هیچ زێنەبی جەلالیان وەکو کۆنترین و مێژوویترین زیندانی سیاسی ژن کە کوردیشە لە زیندانی جمهوری ئیسلامیە هەموو ئەمانە دابنێ بەلای هەموو ئەو ژنە چالاکانەوە کە ئازایەنە لە بوارە جۆرەکانە هاتوونەتە مەیدان ئەمانە پەیامێکیان پێبوو کە ئەو بارودۆخە کە لە ئێرانە بووە و ئەو هەموو ژنی کرد بە کۆیلە وەژنی خستە بارودۆخێکی زۆر خراپەوە ئیتر قابلی قبول نییە بەڵام قابلی قبول نییە نەک هەر ئەوەکە ئەمە خاڵێکی ناسکە نەک ئەوەی کە هەر تەنها ئەوە بێ کە ژمارەی ژنان کە دێن بۆ خۆپیشاندان زۆر بێ یان ئەگەر وتاربێژ هەیە لە ناو وتاربێژەکانە ژنیش بیوێن مەسەلەوە نییە مەسەلە ئەوەیە هەم لە ڕێبەرایەتیدا ژن ببێ ئەوە یەک دوو هەم هەموو یاسا و ڕێسایە کە ئەم کۆمەلگا ئەم حیزبە ئەم ڕێکخراوە ئەیباتە پێشەوە دەبێ ژن جزوی داڕێژەرانی بن لە ناو داڕێژەرەکانیا بن کە ئەوانیش بە هەلومەرجی خۆیانەوە بێنە پێشەوە و ئەمە ئەسقەزا لەگەڵ ئەوەی کە ئەم شۆڕشی ژینان نیشانیدا کە خاڵێکی بەهێزە مەسەلەی ژنان بەڵام هاوکات خاصی خاڵێکی هەستیار و ناسکیشە ئەویش چییە؟ ئەویش ئەوەیە ژنان هەر بێنە پێشەوە ئەو هەموو قوربانیەشیان داوە بە ئاڵا هەڵگری ژینا خۆی لە ساڵی ڕابردووە بەڵام لەوانەیە ئەگەر سەرکەوتنێ بەدەستبێت دیسان سیستمێکی پیاوسالاری کڕیشەیەکی زۆر قوڵی هەیە لە ناو کۆمەلگادا و لە ناو حیزبە سیاسیەکانیشە بەداخەوە ئەوە دیسان زاڵ بێتەوە ئەمە یەکشتی هەیە ئەویش ئەوەیە کە ئێستا تەمەشاکە کە ژنێک وەکو من لەبەرەوە باسی ئێرانەکەی نمونەیەوەێنمەوە کەسێ وەکو نەرگسی محەممەدی سەرڕایەوەی کە لە زیندانە و پەیتا پەیتاکەوێت ئەوە سپیدەی خەلیان بەجێی خۆی ئەمانە وەختێ چووەتە زیندان لە زیندانەوە کتێب دەنووسێ لە زیندانەوە ئازار و ناڕەحەتی زیندانی وەکو ژن بڵاوکاتەوە من چەند جارێ وتارم نووسوی یا قسەم کردووە لەم لە لاوتومە ستەمی جنسیەتی و ستەمی ملی زۆر وەکو یەکوان ئینسانە بێ کورد بێ بزانێ ستەمی ملیانی چی لە ئێران بەلوچ بی عەرەبی لە ناو کۆمەلگایشە دەبێ ژن بی هەتا ژن نەبی کە تەمانێمەی پیاو ناتوانانی ژن بین بەڵام مەبەستم ئەوەیە کە ئەگەر ژن بووی ئەزانی چ ستەمێ لە ژن ئەچێ نمونەیەکی چکۆلەتان بۆ بگەرمەوە دوێنێ ئێوارە تەلەڤیزیۆنی سوئێد وتوبێژێکی بوو لە خاتوو ئانلیندە وەزیری دەرەوەی سوئێد یەکێ لە ڕواڵەتە ناسراوەکانی سۆسیال دموکراسی سوئێدا و ئەو لە پێگەی خۆی باسە ینی بۆیە ئەویش لەو زاویەوە باسیە کرد کە دەیکوت من ئەوەی کە لە من کرا ئەوەی بەرامبەر بە من کرا هاوکارە پیاوەکەم لە حیزبی سۆسیال دموکرات وە لە سوئێد کە پیاو بوو وەزیر بوو سەرۆکوەزیر بوو ئەوەی بەسەر نهاتووە مەبەستم چییە؟ مەبەستمەوە بڵێم ئەم جیاوازیەکی زۆر زۆر زەق و دیارە و من بەش بە حاڵی خۆم پێی خۆشحاڵم بۆیە ئەبێ ئێمە چاوەڕوانی ئەوە بین هەر پەیڕە و پرۆگرامی ئەنووسێ بۆ بەرنامەی سیاسی داهاتووی ئێران و کوردستان و کۆمەلگا و ناوچەکە دەبێت پێگەی ژن و مافی ژن بەرجەستە بێت تێدا. بەڵێ کاک محەممەد لە قسەکاندا ئاماژت بە خاڵی بەهێز و لاوازی کرد زۆر ڕاست بوو دیارە ئەم شۆڕشەی ژینا جگە لە کوردستان و بڵین بەلوچستان ینی ئەگە بە کولی چاوی لە بکەین لەو دوانە بۆچی زیاتر گەشتگیرترنە بۆ باسی ڕۆڵی میدیاشت کرد ئەگەر دەکرێت سەر من لە دوانێکمان بۆ بکەیت ئێوە خۆتان وەکو میدیاکارێک ڕۆڵی میدیا کوردیەکان بڵین بە تایبەت ڕنگدانەوەی لەم بزوتنەوەی شۆڕشی ژینا چی بوو بۆ باسی ئەم گشتگیر نەبوونەشت کرد کە جگە لە کوردستان و بەلوچستان گشتگیرتر نەبوو لەسەرم دوانش بەڕستان بۆمان بدوێن.
ئێمە ئەوەی کە من خوێندەوەم هەیە بۆ کاری میدیایی لە کوردستان ئێستا ڕەنگە 3 یا 4 میدیامان بێ دانەیەکی حکوومەتیە لە هەر لایەک بێ لە هەر وڵاتێک بێ بەسەر دای بنێن کۆماری ئیسلامی ئێران ئەوە میدیای خۆی هەیە بە ئێسلا دانەیەکی هی ئۆپۆزیسیۆنە ئۆپۆزیسیۆنی بەشەکرێ بە ڕاستە چەپە وەسەتە دانەیەکیشی خەڵکی بێلایەنن خەڵکێکن کە لەگەڵ هیچ حزبەکانین ڕەنگە بیرروباوەڕی سیاسیان بێ بەشێکیش بەشی خصوصیە بەشی پرایوەتەوەوانە کە ئەوە زۆر کزە ئەو کێشەی کە هەیە ئێمە میدیا نەمانتوانیە لە ئاستی ئەو شۆڕشی و بزوتنەوەی ژینا بین لە ڕابطە لەگەڵ کوردستانە ئەوەیە کە خاڵی لاوازی ئێمە ئەوە بووە کە نەمانتوانیوە ئەو جۆرەی کە پێویستە ڕنگدانەوەی شەقام بێ ڕنگدانەوەی چالاکی و ئاواتەکانی ژنان بێ لاوان بێ زندانیانی سیاسی بێ بریندارەکان بێ بنەماڵەی سەربەرزی شەهیدەکان بێ ئەو جۆرەی کە پێویستە بەڕاستی میدیا هەرچەند زۆر لە شرایەتی سەختە وەکو ئێوە بۆ خۆتان یەکێک لەوانن لەژێر درۆن و لەژێر شرایەتی زۆر سەخت و دشوارە کارەکەن و دەستان خۆش بێ بەڵام ئەو جۆرەی کە پێویستە بە کاری میدیایی بەڕاستی بایەخ نەدراوە تەنها میدیای بە زوانی کوردی ژنا مەسەلەن ئەگەر دای بنێنێ خەڵکی کوردستان میدیای فارسیمان کامانن میدیای مەسەلەن عەرەبی و تورکی و ئینگلیسی و فەڕانسەوی و ئەو جوانە ئەسلیانەی دنیا ئیسپانیایشتمان کامانن ئێمە هەر خۆمان بۆ خۆمان قسە ناکەین ئەوە احتیاجی بە پلانێکەیە احتیاجی بە سیاسەتێکی گشتی هەیە بۆ میدیاوانە بەداخەوە ئەمە کەم کارکراوە هەم حزبەکان کەمکاریان کردە لەم بوارۆ دیارە لە شرایەتێکی زۆر دشوارە کاریان کردە و دەستیان خۆش بێ بەڵام بەو زەرفیەت و توانایشی هەیە ئەیانتوانی زیاتر کارکەن ئەوڵەن لە خەڵکی سپۆر زیاتر کەڵگوەر بگرن لە خەڵکی شارەزا زیاتر تەنها میدیای حزبی نەبێ هەر ڕواڵەتە حزبیەکانی تیا ببێ کراوەتر بێ خەڵکی صاحب نەزەر بێن و بە تایبەت کارێک بکرێ خەڵکی ناوە بەشداریکەن یعنی میدیایەک دروستکەی کە هەزینەی بۆ خەڵکی ناوە بەشداری تیاکا کەم بێت ئەوان خەڵکی ناوە خۆ ناتوانن ڕەنگە لە شەرایەتی ئێستا بێن لە میدیایەکی حزبیا کارکەن بەڵام ئایا ناکرا ئێمە میدیایەکی ترمان بێ بە هەمومانەوە کە خەڵکی ناوە بتوانن ڕاحەتتر تیا بەشداری بکەن من هیوادارم بۆ ساڵی ئەو ساڵەی کەتیا هەین ئێستا ساڵی دووهەمە یا ساڵی داهاتووە لەباری میدیایی و ئێمە بتوانین کارێکی جدیترکەین بەڵام یەکشت هەیە سوسیال میدیا دەورێکی زۆر چاکی گێڕا بەڕاستی کاری خراپیشی تیا کراوە فیک نیوز و چاواشەکاری و چزانم شەڕجنێ و ئەو جۆرەشتانە بەڵام لە کۆ لە مەجموعە توانیویەتی پەیامی خۆی بگەێنێ من فقط بە یەک خاڵ بڵێم تەواوی کەم من دۆستێکی خەڵکی بلوچستانم هەیە مامۆسای زانکۆیە ڕۆژێک بە منی ئەوت بە تەلەفۆن ئێوە خەڵکی کورد شتێکی سەیرن وتم چۆن وتی لە ئێوە یەک نەفەر بگیرێ یەک نەفەر بکوژرێ یەک نەفەر چێتە زندان تەواوی دنیا ئازانێ لە ئێمە 1000 بکوژرێ کەس نازانێ هەرەکمە ئەوە بڵێم ئێمە ملەتێکی بێدەوڵەتین بەسەر ئەوە توانیمانە تا ئەو جێ کە ئیمکانی هەیە دەنگی خۆمان بگەینە دنیا بەڵێ زۆر سپاس کاک ئەحمەد پێم باشە من ڕای بەڕێزیشتان بزانم بۆ ئەوەی کە بۆچی شۆڕشی ژینا جگە لە بەلوچستان و کوردستان گشتگیرتر نەبوو و دوای ئەوەش بۆ ئەوەی کە کرێکاری شارە گەورەکان بەو جۆرەی کە پێویست بوو ناتوانی بەشدار بن لەم ئاخێزە جەماوەریەی شۆڕشی ژینادا وڵا حەزەکەم لەم بەشەی ئاخری قسەکەی کاک هەموو ئەوە کە باسی بەلوچستان و ئەوەی کرد بەلوچستان و ئەو بەڕێزە بەلوچیە لەوە دەست پێ بکەم ئەو دیارە ئەو لوتفی هەیە کە وای وتووە دەنا ئێمەی کورد گلەیمان زۆر لەسەرەکەڵێن ئێوە کەسەکانتان ئەگەر کەس گیراوە کە زیندانی کراوە یا شتێک قەوماوە لە کوردستان بە ئەندازەی پێویست لە قاو نەدراوە لە دەرەوە بەڵام من حەزەکەم بە حکمی ئەوەی کە من ئیرادەتێکی ئەجگار دەرم بە مامۆستا شایزەدین یادی 1000 جار بەخێر هەیە
و باسی بەلوچستانەکەەوە بینان باسی مەولوی عەبدولعەزیز مەولەوی عەبدولحەمید زۆر کراوەوە حەزەکەم لێرە بەراوردێ بکەم و من جاری ئەوەیە کە غەدرێک ببینم کە جارێکیان لە جێگایە بینیم لە دیبیتێکا بووم یەکێ وتیەوە مەولوی عەبدولحەمید مەوەسا شیعزەدینی ئەوانە وتم ناتکایە ئەو بەراوردە مەکەن. مەولوی عەبدولعەزیز کابرایەکی ئازایە بەڕاستی کابرایەکی ئازایە قسەی ڕێک و پێکەکە و لەو بڵنگۆ کە لە بەردەستایەتی بەباشی کەڵکی وەرگرتووە بەڵام لە بیرمان نەچێت کە جیاوازیەکی ئێجگار زۆر هەیە لە بینی بیر و بۆچوون و جیهانبینی مەولەوی عەبدولحەمید و مامۆستا شیعزەدین. مامۆستا شیعزەدین ئینسانێکی ئازادی خوازی سێکولاری لایەنگری پرسیژنی لایەنگری ئازادی ئینسانێکی حەواوەی کە پێکەوە هەڵکردنی هەموو بیر و باوەڕەکانی قبول بوو و ئینسان بوون بەلایەوە مهم بوو و لەسەر زۆر شت هاواریان لێبەردەوە کە جارێکیان لیان پرسی کوتۆ ئەوەڵ کوردی یا ئەوەڵ مسلمانی ئەمە پرسیارێکی بڤەیە بۆ کەسێکی مسلمان ئەویش بەپێی بەو لە ئاستی ئەوە کە بەڕاستی خۆی بە ئینسانێکی مسلمانی معتەقید و بە باوەڕ ئەزانی وتی نەخێن من ئەوەڵ کوردم جا مسلمانم دا یەک دوانێ وتیانە مامۆستا ئاخر چۆن شتی وابێ وتی بابا دەبێ وتی بە قوربان کورد پێش ئیسلام هاتو هەبووە کورد هەبووە جا ئەو وەختە ئیسلام هاتووە و چووەتە سەر ئاینەکەی جا ئەگەر من ئەوواڵێم مەبەستێکم ئەوەیە کە مامۆستا یەکێکە لە ڕێبەرانی ئاینی و پێشکەوتن خوازی کوردستان جا تۆ بگەڕەوە بە مێژووی دواوە هەر لە یعنی ئەگەر نزیکترینی بەخۆی بە دواوە بگەڕێت تەبعاً مامۆستا قەد ئیدعای ڕەهبەری نەبوو هەتا قازی محەممەد کە بوو بە پێشەوای کۆماری کوردستان و تا ئەوانی تر ڕێبەرانی تر مەبەرسم کەسانی ئاینیە شتێک لە کوردستان هەیە ئەویش سێکولاریسمێکە کە جیابوونەوە جیایی دین لە دەوڵەت ئەمە باوەڕێکی زۆر قوڵ و تون بووە لەگەڵ هەموو ڕێزم و ئەو ستەمەی کە لە کوردستان هەیە ستەمی ملی لە بەلوچستان هەیە ئەو دواکەوتوی بە دواکەوتوی هێشتویی لە باری ئابووری و کوردستان هەیە بەلوچستان دەقاتی ئەوە هەیە یعنیسان تەسەور ناکە من وەختی خۆی کە جوان بووم هاوڕێم بووە کە سوپای دانش بووە لە بەلوچستان شتی بۆی گەڕامەتەوە ئەوە بەجێی خۆی بەڵام ئەمە هیچ لە خەباتەکەیان لە تێکۆشانەکەیان لەوانە کەم ناکاتەوە و بۆچی وا بووە بە بۆچوونی من بەشێکی هەبوونی ستەمی ملیە و نابێت لە بەرچاویشمانەوێ بەڕاستی ستەمی مەذهبیش بووە یعنی سنی بوون بەنەوەی قەدەغە بووە سوکایەتی پێکراوە و ینی ئەگەر تەرفداری ئازادی دەبێت تەرفداری ئازادی ئەو بابەتەیش بوێ بۆچی کوردستان و بەلوچستان مێژووی خۆی هەیە تەبعاً کوردستان لەبەر خاتریەوە مێژوویەکی دوور و درێژی خەباتی هەیە ئەوە بە هەڵکەوت نییە کە ڕژیمی جمهوری ئیسلامی ڕووخا خێرا نوێنەرانی باڵای کۆماری ئیسلامی دێن بڵێن ئەرێگەلی کوردەوە چیتان دەبێت بۆ هیچ کوێتر ئەو نوێنەرانە نەچوون بەڵام بۆچی لەبەرۆدام کاتەکە کەمە ینی باسەکەی زۆر قوڵە لەبەرەوە باڵی لێ نەبێتەوە لەسەر مەسەلەی کرێکاران و بزوتنەوە پێشکەوتن خوازەکانی لە شارە گەورەکانی ئێران هۆکارەکەی ئەوەیە کە ئەوانە پێویستیان بە ڕێکخستنە لە ئێران بەداخەوە یەکێ لە ئەوستەم یعنی یەکێ لە کارەکان کە دیکتاتۆر ئەیکات و دیکتاتۆریەکان ئەیکەن ئەوەیە کە هەر شوێنێ ببێتە هۆی کۆکردنەوەی خەڵک ئینسانی تێکۆشەر و ڕێکخستنی تیابێت ئەو شوێنە تێکەدا و ڕێبەرانیان چالاکانیان دەیان گرێ دەیان کوژێ زندانیان دەکا حتا ناچاریانەکە بەوەکە هەڵێن لە وڵات چەندە تایسە چەند کەسەیە من لانیکەم ئەمە کرێکار نییە بەڵام زارا محەممەدی کە مامۆستا کوردەکە چەند جارێ پیان و تێزارە بۆ ناچی بۆ دەرەوەی وڵات دەسەڵاتداران پیانوتە نە دۆست و ئاشنا بڕۆ دەرەوە با لە کۆڵمان بێتەوە بەداخەوە نەبوونی ناوەندێک لە ئێران کە بتوانێت کرێکاران لە دەوری خۆی کۆ بکاتەوە نەبوونی سندیکایەکی کارگەری نەبوونی ڕێکخستنێک کە کرێکاری تیابێ ئەو جۆرەکە لە ڕابردووە بووە لە ئێرانە بۆ نمونە وەختی خۆی لە ساڵەکانی لە دەهەی 1930 و ئەوانە لە 1330 ئێران ئەو وەختانە حزبی توودە بووە و کرێکاری لەگەڵا بووە بۆیە ئەمە
نەبوونی ئەو ناوەندە وای کردووە کە ئیمکانی ئەوەی کە کرێکاران وەکو چینێک وەکو هێزێکی پێشکەوتن خواست بێتە پێشەوە و کارێ بکە ئەوە غایب بووە. ئەمە زۆر جێگای داخە. لە یەکشتی تریشی لێ زیاد کەم پێشەوە ئەم بەشە قسەکانیشم تەواو بکەم، ئەویش ئەوەیە کە کرێکاران هاتوونەتە مەیدان زۆر جار بە هێزی بچووک هاتوونەتە مەیدان و بۆ داوای سنفی هاتوون، داوای سیاسیتیانە و ئەمە خاڵێکی گرنگە بە بڕوای من. بڵێ کاک محەممەد، هەر وەک لە سەرەتای بەرنمەکەدا من ئامێژەم پێدا لە دوای قەتلی حکوومەتی ژینای جوانەمەرگەوە کۆمەلگای کوردستان و ئێران هەژاندراوە، زۆر لە تابۆ و هێڵە سوورەکانی کۆماری ئیسلامی تێشکاندراوە. بم بۆنەوە زۆر جار کۆماری ئیسلامی هەڕەشە دەکات. پێم باشم بزانم لە دوانی ئێوە لەسەر ئەم هەڕەشە و شەڕی حکوومەت لە دژی حیزبە سیاسیەکانی کوردستان چییە؟ بۆچی ئێوە چۆنەوە ڕوون دەکەنەوە؟ ئەمن پێم وایە شەڕەکە لە دژی حیزبە سیاسیەکانی کوردستان نییە، شەڕەکە لە دژی خەڵکی کوردستانە. چون ئەو حیزبانە بەشێک لە خەڵکی کوردستانن، ئەو حیزبانە جیان لە خەڵکی کوردستان نین، ئەندامەکانیان، لایەنگرەکانیان، شەهیدەکانیان، پێشمەرگەکانیان، کەمەندامەکانیان ئەوانە خۆشک و برا و کەسوکاری ئێمەمانانن. ئەوەیە کە ئەو کەسانەی کە هەرێکیانە حیزبەکان لە خەڵک جیاکەنەوە مەبەستێکی تایبەتیان هەیە. ئەو هێرشە ئەساسەن بۆ سەر خەڵکی کوردستانە. خەڵکی کوردستان وەکو هەر کۆمەلگایەکی تریش حزبی تایە، خەڵکیشی تایە، لەگەڵ هیچ حزبێک نییە. ئەوەیە کە ئەو هێرشە بۆ سەر حزبەکانی کوردستان لە دەرەجەی ئەوەڵ بۆ سەرکوتی ئەم شۆڕشەیە، لی ترساوە، نگەرانە لەوەی کە ئەو لە تەبلیغات شتێکەڵێ، بەڵام ئەو شوێنە ئستراتیژیکانە کە کار بۆ کۆماری ئیسلامیەکەن، تەنانەت ئەو کەسانەی کە پیان نزیکن، هەرو چەند بڕێ مامۆستاش کە دەرنەکراون هیزانکۆ ئەتوانن ئەلەنی قسە بکەن، تەنانەت زندانیانی سیاسی، تەنانەت کەسانی وەکو تاجزادە ئیسلاح تەڵەبەکان، هەمویان ئەڵێن جمهوری ئیسلامی داهاتووی نییە. من دوێنێ مساحبەیەکی ناوەکەیم لەبیر چوەتۆ سەردەبیری کەیهان بوو، ڕەنگە کاک ئەحمەد باشی بناسێەوەوانە، لە قوم ئەژی یەکێک لە ئفراتیەکان بوو، هاتبووە سەر مەزاری جوانەمەرگ ژینا ئەمینیش لە کوردستان. من ئەوەم دی فیلمەکەیوانە. ئەو کە قسەیە کرد ئەوی کۆماری ئیسلامی داهاتووی نییە، گفتمانی نییە، وتاری نییە، غەیرەز گەندەڵی هیچی نییە، تەنها ئەتوانێت لە 40 و لەو جۆرەشتانە قسەکە دەستکەوتی لە چ بوارێکا بووە دوای 40 ساڵ. ئەوەیە کۆماری ئیسلامی ئەزانێ کوردستان پاشنەی ئاشیلەتی و لەوێ ڕەنگە دەست پێ بکات. هەر ئەو زۆر جار ئەکرێ باسی ئەوەکەن ئازەربایجان چ دەور و نەقشێکی بووە لە مەسەلەن لە ئینقلاب و شۆڕشی مەشروتە، دەتوانێت کوردستانیش ئەو نەقشەی ببێ و ئەو دەورەی بێت ئێستا. ئەمە بە چاوی خۆمانەی بینین، بە چاوی خۆمانەی بینن نە کوردستان لە یەک پارچە لە ڕۆژاوا مەسەلەن چی بوو. ئەوەی ئەگەر کورتی کەمەوە کاکە میر ئەو لە قودرەتان نییە، لە هێزان نییە، لە تواناییان نییە، نەیتوانی وە کاری ایجادکە، نەیتوانی ئاوەدانی ایجادکە، نەیتوانی وە ژینگەکە بپارێزێ کۆماری ئیسلامی، نەیتوانی وە ڕێگە و بیمارستان و جادە و هەموو ئەوانە دروستکە. ئەو هەڕەشە لە دەسەڵات و نییە بەڕاستی. یعنی ئەوە وەزعی ئابوووریەکەیەتی، ئەوە وەزعی سیاسیەکەیەتی، ئەوە وەزعیەتی لە ئاستی دنیا. تەنها شتێک هەیە کە باشە و بە ئیسلام مەوەفەقەت یا سەرکەوتووە، ئیعدامە، زندانە، شکنجەیە، تیرۆرە، خەڵگڕفاننە، ئێستا درۆنی هەیە لەمانە ئیستفادەکە لە جاسووسیە. بەڵام لە دنیا کام دەوڵەت ئەتوانێت تەنها بەوانە بمێنێتەوە؟ ئەگەر کورتی کەمەوە ئەو هێرشە بۆ سەر حزبەکانی کوردستان بە باوەڕی من هێرشێکە بۆ خەڵکی کوردستان، نەتەنها بۆ خەڵکی کوردستان، بۆ ئازادی، بۆ بەرابەری، بۆ سەر ئەو دروشمەی ژیان ئازادی لە سەتحی ئێران و لە سەتحی ناوچەکەیشە. بەڵێ کاک ئەحمەد، لە دوانی کاک محەممەدتان بیست لەسەر هەڕەشانە دژ بە حیزبە ئۆپۆزیسیۆنەکانی کوردستان، پێم باشە ئێوەش دەور و نەخشی ئۆپۆزیسیۆن بەڕاست بە چەپ حتا ئۆپۆزیسیۆنی کوردستانیەکان، پێم باشە بزانم دەور و نەخشی ئەوانتان چۆن بینیوە، ئێوە چۆن وەلێک دەنەوە؟
ئێستا دەزانین چۆنە لە یەکێ لەو کارانەی کە حکوومەتێکی دیکتاتۆر و حکوومەتێکی تۆتالیتەر ئەیکەن ئەوەیە کە ئیمکانی دروستبوونی ئۆپۆزیسیۆنێکی بەهێز کەم دەکەنەوە یا لە ناوی دەبن یەک لە دوای یەک. جمهوری ئیسلامی کە معلومە ئەو کارەی کرد لە دەزانین لە کوردستانەوە دەستی پێ کرد، دوایە چوە سەر هێزە چەپەکان، دوایەوە مجاهدین، دوای ئەوە چوە سەر باقی و تەنانەت حزبی تودەیشی تەحمل پێ نەکرا و ڕێبەرانی ئەعدام کردن. بەوەیش نا میر حوسەینی موسەوی کە ڕئیس جمهور کە سەرۆکوەزیری محبوبی خومەینیش بووە ئەویشی پێ تەحمل نەکرا. ئێستا مشکلی ئێران ئەوەیە کە لە ناو یەکێ لەو شتانە کە زۆر زۆر پێی ناڕەحەتن ئەوەیە کە لە دەرونی هەیئەتی حاکمەی پێشووی ئێرانەوە خەڵک دێنە دەرەوەەوە باسیەوە دەکەن کە وەزعکە زۆر خراپە و ناتوانن ئەمە ببەنە پێشەوە بۆم جۆرە. کەسانێکن دەڵێن جمهوری ئیسلامی جمهوریەتەکەی نەماوە و ئەمە حکوومەتێکی ئیسلامی دیکتاتۆریە کە ئێوە داتانناوە. کەسانێک هاتوون ئەوێرن ئەمە لە ئێران ئەڵێن کە بابە خەڵک جمهوری ئیسلامیان ناوێ، ئەمە ئۆپۆزیسیۆن نین، چەپ نین، کورد نییە، بەلوچ نییە، کەسانێکن لە ناو خۆیانەوە. بەڵام سەرڕای ئەوە ئۆپۆزیسیۆنێک هەر بووە، ئەوی کە مشکلی ئۆپۆزیسیۆن بووە لە ئێرانەوەیە کە ڕێکخراو نەبووە. ڕێکخراویش ئەگەر بوو بێت لە ناو ئێران ڕێکخستنی نەبووە بە پێچەوانەی لە ناو ئێران نەک هەر هیچ نەبوو بێت تەبعاً هەیە، بەڵام ڕێکخستنێکی ڕێکخراو نەبووە. بۆ نمونە لەم یەک ساڵی ڕابردووە کە هێزەکانی کوردستان داوای مانگرتنیان کردووە لە خەڵک، یەک جار یەک تاقە هێز لە ئێران داوای مانگرتنی لە یەک شاری ئێران نەکرد. لە سەقزی ئێمە تەزاهورات و خۆپیشاندان زۆر گەورەتر بووە لە تایرانی پایتەخت. ئەمە زۆرشتی تێدایە. ئۆپۆزیسیۆنی ئەوە لایەکی لاکەی تریشی مەسلەی ئۆپۆزیسیۆنی چەپ ئۆپۆزیسیۆن و بەتایبەت ئۆپۆزیسیۆنی ئەو خاڵی چەکداریە کە باستان کرد، ئەو مەسلەی چەکداری و ئەوانە هەمیشە ئەیانەوێ ئێمە بگەڕێنەوە بڵێن کە کوردستان فقط باوەڕی بە هێزی چەکدار هەیە، بە خەباتی چەکداری هەیە. ئەو بەشە ئەشارنەوە کە کوردستان هێزی چەکداری نەبوو، کوردستان هێزی سازماندراوی چەکداری نەبوو. ئەوان هجوومیان کردە سەر کوردستان و کوردستانیان داگیر کرد بە بۆچوونی من، وەکو وڵاتێکی بێگانە بەرخوردیان لەگەڵاکردن بۆیەوە بوو. ئێستا کوردستان بە یمنی بوونی مێژوویەکی دوور و درێژ و تەبعاً حزبی وها کە لە ناو خەڵکان نفوزیان بووە توانیویانە کارەکانی خۆیان ببەنە پێشەوە. جا لێرا شتێکی سەیر هەیە، ئەویشەوە بەردەوام دەڵێن کە حیزبەکان هیچ نین، کۆمەڵە هیچ نییە، دموکرات هیچ نییە، پێژاک ئەوانی تر هیچ نین. کەچی ئێستا لەگەڵ عێراق کەوتونەتە دانیشتن لە باڵاترین ئاستا. وەزیری دەرەوەی عێراق چووە بۆ تاران لەگەڵ ڕئیسی پارلەمانی ئێران، لەگەڵ وەزیری دەرەوە، لەگەڵ ئەمانە دادەنیشێ دەڵێ بە قوربان کارێ بکەن کۆمەڵە و دموکراتمان لە کۆڵ بکەنەوە. ئەی تۆ ناڵێ هیچ نین، ئەی تۆ نەدوت هیچ نییە، ئەی چۆن ئەمانە ئاوا گیرت خواردۆ بەدەستیانەوە. لەو لایشەوە هێندێ حیزب و ڕێکخراوی وا هەیە لە ئێرانە کە ئەتوانن فعالیەتی سیاسی بکەن. بە خەڵکی ئێران دەڵێن ئەمانە چەکیان هەیە. ئەوڵام خەباتی چەکداری بەڕاستی بەکردەوە نەماوە، یعنی ئەو خەباتە چەکداریە کە جاران لە شارەکان و لە دەی کوردستانە بوونەوەنە نەماوە. ئەوەش بەحسێکە کە ئەم هێزی سەر چەکدارەکە هەیە و ئەم شتانەکە لە باشووری کوردستان هەیە بەرەو کوێچێ ئەوە بەجێی خۆی. ئێستا کۆمەلگاکە ئێمە مەدەنیە، خەباتەکەمان مەدەنیە و ئەو کارە کە دوای شۆڕشی ژینا کرا و بوو بە خاڵێکی بەرجەستە ئەوە بوو کە تەنانەت خەڵک لە ناوتیان ئەرێبا بە هێزی سیاسی ئێوە چەکتان بۆ کەی هەڵگرتووە، لەمە زیاتر ئێمە کوژن و تەقەمان لەکەن لە خیابانەکەنە بۆ خۆپیشاندەرانێک لە شاری سنە بە تایبەتی چەندین نمونە هەیە و تەبعاً لە بۆکانیش کە بەو وەزعی خۆیەوە کە چۆن ژمارە شەهیدەکانیان لەسەرەوەیە بە هیچ بەدەستی خاڵی تەقەمان لەکەنەوە چەکتان بۆ چییە؟ حزبە سیاسەکان نەچوونە ئەو داوێک بوو کە جمهوری ئیسلامی پێی خۆش بوو بۆەوە بڵێ کە ئەمە هێزی چەکدارەوە یانەوێ نازام ئێران چی لێ بکەن و چۆن بکەن و ئەوانە. بۆیە مشکلی ئۆپۆزیسیۆن یەک ئەوەیە کە دیکتاتۆری هەیە، دوو ئەوەیە کە بەداخەوە
حزب سیاسەکان شکستیان هێناوە لەوەی کە شێوەی کارەکەیان بگۆڕن، شێوەی سیاسەتەکەیان بگۆڕن. کاگەحمە من داوای لێبوردن دەکەم هەل لە ڕاستای ئەم باسی ئێوە بینەرێک پرسیارێکی نردووە هەل لەسرم بەحسێ نووسیتی پرسیارێکمێت تەکنۆلۆژی نوێ شەڕ و سیخۆری شەڕی چریکی و پێشمەرگانەی تووشی لاوازی جدی کردووە. تاکتیک و استراتیژی حزبەکانی کوردستان چییە و دەبێت چی بێت؟ هەرەوەی کە بەڕێستان باسی دەکەن ئەم چەکە بۆکەی بەکاردێت، چۆن دەبێت بەکار بێت؟ دەزانی لە نەزانم حەقم هەیە ئەمە بگەڕمەوە یان وەختی خۆی کە وەز زۆر خراپ بوو لە شاخ بووین، ئیتر بەڕاستی ینی هیچ ئیمکانێک نەبوو و پێشمەرگە و خەڵکو و ئیمکانات کەم بوو، زۆر برسی بوون. جارێکیان کەسێ وتی تەکنیک وا پێشرەفتە ئەوێ کە قورسی وا دروستەکەن، پێشمەرگە قورسێکە خوا بۆ 24 ساعت پێویستی بە خواردن نییە. پێشمەرگەیەکی قسە خۆشی کۆمەڵەش بوتی بەخوا پێشمەرگەی کۆمەڵە و قورسەی سەر بەنانەوەی خوا بە هەروە بە خاڵی نایخوا. مەسەلە ئەوەیە کە ئێمە من پێم وایە ڕێبەری حیزبەکان ئەزانن کە تەکنیک پێشرەفتی کردووە، ئەزانن کە فڕۆکەڵە هەیە، درۆن هەیە، ئەزانن ئەمانە هەیە و ئەزانن خەباتی چەکداری هەتا دێ بەرتەسکتر ئەبێتەوە و پێشمەرگە و هێزە سیاسیەکان ناو ئیمکاناتیان هەیە، نە ئەو تواناییان هەیە و نە ئەو بودجیان هەیە کە بچن دەرەقەتی ئەوە بێن کە لەگەڵ ئەوانیش تەکنیکی خۆیان ببەنە پێشەوە. بۆیە چەکی گەورە و تەکنۆلۆژی گەورە و بودجەی گەورەی هێزە سیاسیەکان خەڵکن. ئەو گەنج و جوان و ژن و مامۆستا و بازنشستە و نازانم کرێکار و ئەو خەباتکارانن کە لە شار و لە گوند و لە شوێنی کارەکانە لەوێ خەباتەکەن. بۆیە من پێم وایە ئەسقەزا ئەمەیە بەڵگەیەکی گەورە بۆ ئەوە کە نەخەیر خەباتی چەکداری نییە، نەخەیر کێشەی کۆماری ئیسلامی ئێران ئەو سێ چوار ئۆردوگان نییە کە لە دەرەوە لە باشووری کوردستان هەیە. کێشەکە ئەوەیە کە ئەوان تەحملی هیچ ناکەن و لەبەر ئەوە ناتوانن وەڵام دەرەوەی خواستەکانی خەڵک بن لە ناوەوە، هەمیشە ئاماژە بۆ دەرەوەکەن یا ئەمریکا پۆلی داوە یا ئیسرائیل کەسی نردووەتەوە یان چەکی دژمنانی ئەوانە گۆیا دراوە بە حزبەکان و ئەوان شەڕەکەن. کەچی نابینێ بۆچی خەڵکی عادی بەو شێوە خەباتکارانە دێنە مەیدان و ئەوە چییە حکمتێکە کە ئاگرێ لە مەریوان ئەکرێتەوە ژینگە بارێزانی سەقز و مەهابات و بۆکان و سنە و شارەکانی تر بەو شێوەیە چن هاوکاری ئەو خەڵکە دەکەن. ئەوە چییە ئەو خەباتیە؟ ئەوە چییە ئەوەی دروست کردووە؟ ئەوە ئیرادەیەکی گەلێکە کە هاوخەباتن بەیەکۆ پشتی یەک بەرنادەن و تەجربەیان هەیە و بێگومان شکاندنیان زۆر 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 زەحمەتە ئەگەر نەڵێم غەیری ممکنە. بڵێ کاک محەممەد، کاک ئەحمەد لە قسەکانیدا ئاماژەی بەوەدا کە وەزیری دەرەوەی عێراق و وەزیری دەرەوەی ئێران دیارە چاوپێکەوتنیان پێکەوە بۆەوە لەسەر ئەو تەوافقا قسەیان کردووە و لەسەر قسەکان لەسەر دوودان لەلایەن بۆ کەچەکردن و گواستنەوەی هێزەکان. ئێوە کە خۆتان دیارە لەم چەند ساڵدا لە نزیکەوە هاتوونەتەوێرە و ئێرەتان دیتووە هەم شرایط بارودۆخەکەیتان دیتووە، داهاتوێم حیزبانە لە باشوور ئێوە چۆن دەبینن، چۆنی هەڵدەسەنگێنن بەم شرایط ئێستا؟ وڵاوە پرسیارێکی زۆر ئاڵۆزە، ینی پرسیارێکی بەرحاڵ جوواوەکەی ڕەنگە لای من نەبێت، گرێدراوە بە زۆر فاکتۆری ترەوە. حکوومەتی عێراق خۆی زۆر ناسەقامگیرە، دیارە ئەو ملیشیای شیعە و شیعەکان بەرحاڵ وەزیان لە بەدەستبەتی جاران چاترەوەوانە، لەولاوە حکوومەتی هەرێم کەوتووەتە بەر قەیرانێکی زۆر جددی، ئەسەن مەسەلەی مانەوەیان هینە، بەشێکی زۆری بەرچاوی خاکی کوردستان لە باشوورە داگیر کراوە، کەرکووک و بەلای خانەقین و چی و ئەوانە. عێراق کە دەوڵەتێکی زۆر لاواز و کەس بوو بەهێزتر بووە. سووریە کە هەموو کەسێ پیوا بوو، ڕەنگە زۆر کەس پیوا بوو ئەوە ئەڕۆخێ ئەویش خەریکە خۆی ئەگرێتەوە ئەوانە. تورکیا ئەو پلان و بەنوویساتی هەر زۆر زیاتر کردە لە جاران. الان ینی وای ئەبینی بۆ ماوەیە بەهۆی ڕوخانی سەدام حسینەوە و بە وەزعیەتەکە لە سووریا پێشات ئەم چوار حکوومەتە کە کوردستانیان داگیر کردە پێکۆ هاوکاری ناکەن ببووە دوو حکوومەت مەسەلەن زیاتر ئێران و تورکیا. ئێستا خەریکە ئەمە دیسانەوە
یەکە گرنەوە ئەگەر تەنانەت دانیشتنی ڕسمی نەبێ بەڵام سیاسەتەکەیان ئەوەیە کە بزوتنەوەی کوردستان لە هەموو پارچەکانیا کز بێ لاواز بێ و ئەگەر بتوانن بەرەو شکست و ئەوەی ببن. ئەم مەسەلە تەنها لە باشووری کوردستانە جواو نهاتەوە، لەلایەکی ترۆ مەسلەی ئەمریکایە سیاسەتی لە عێراقا چی لێ دێ ئەوە هێزێکی زۆری هێناوە بۆچی هاتووە، مەسلەی عەرەبستانە، مەسلەی ئیسرائیلە، ینی فاکتۆرهایەکی زۆر هەیە کە داهاتووی ئەمە تعینەکە. لەلایەکی ترۆ کاکە میربن پێم وایە خودی جمهوری ئیسلامی شاخر جمهوری ئیسلامی ئایا کەسێک هەیە بڵێ من ئەتوانم بڵێم ساڵێکی ترم حکوومەتە ئامێنێتەوە؟ من هەر تازایی چەند ڕۆژە تواشای بڕێک ئەو میدیای ئێرانەکەم ئەوانەیە کە لە ناوە هینن زۆر کەس ئێڵێ ئەگەر 5 ساڵی تر حکوومەتی ئیسلامی بمێنێتەوە هی خۆیان نا هی خۆیان کەسی ناو خۆیان کەسی زۆر لەسەر ئەبێ زۆر شتێکی سیر بێت. دواشە ئەمەیشت پەرچ کرد ئەم مەسلەی ژنانیشت ئەم مەسلەی ئەربعینش دوای ئەوە ئەڵێ چی ئەوەیە گرێدراوە بە زۆر شتەوە، بەڵام بۆ خۆشمان من پێم وایە نابێ خۆمان بینە دەست قەزا و قەدەر. ئەم باسە ئەگەر ئێمە تماشای مەسەلەن چالاکی حزبە سیاسیەکان ئەوانەیە کە چەکدار بوون لە سەتحی دنیا بکەین، لە ئەمریکای لاتینا بوو، لە ئەفریقا بوو، لە ئریترە و لە شوێنهایە تەنانەت بەشێکی لەلای ئوسترالیایش بوو شتێکی چکۆلانینە. ئێستا وەزعیەتەکە چۆنە بینین ئەو شتێکە و بینەرە بەڕێزەی ئێوە باسی کردووە تکنۆلۆژی سیخۆڕی زۆر زیاو بووە. مەسەلەن جارانەکە پێشمەرگە مەسە هاتوچوویەکێ کرد هەتا جاشێ جاسووسێ بچێ گزارشێک باتوانە زۆری پێچوو ئێستا مۆبایلێکی پێەیە ئینترنەتی هەیە ئێستا ئەم مەسلەی درۆن هەیە موشک هەیە هەموو ئەوانە ینی تکنۆلۆژیەکەش لە دەست ئۆپۆزیسیۆنا نییە بەڕاستی لە دەست حکوومەتەکانایە ینی ئەو تکنۆلۆژیایی کە خەڵکی ئەتوانی پێبکوژی ئەوەیە حزبەکانیش نابێ بوێسن تاکونێ سعاتی سفر دوایەوە هینکەن بڕیار بن دەبێ خوێندنەوەیەکی قوڵتریان بێ لە مەجموعە ئەم شتە بەرەو کوێ ڕوات نە لە ژێر فشار و زەخت و زۆرە بەڵام ڕێگە ببینەوە. هەرو شتێک کە ئەحمەدیش بە دروستی ئشارەی پێکرد چەکی گەورەی خەڵک چەکی گەورەی ملەتی کورد ئەو خەڵکەیە ئەو ژنانەیە ئەو لاوانەیە ئەو زندانی سیاسیانەیە ئەو هونەرمەند و شاعر و نووسەر و چالاکی مەدەنیەیە ئەو ژینگە پارێزەیە ئەوەیە چەکی ئەم سەردەمە. ینی ئەگەر ئێمە چواردانە مەسەلەن ئەسلحە لە دەست بین شتێکی سیر نییە بەڕاستی من پێم وایەوانە، بەڵام قەزیەکە ئەوەیە کە جۆرێک بێ هەم مدیریەت کراوێ و هەم خەڵکەکەت ئاموزش بی بتوانی بڵێ کاکە لە قۆناغی ئێستا خەبات گۆڕاوە مەسەلەن خەباتی میدیایی گرنگە خەباتی دیپلۆماتیک گرنگە خەباتی ژینگە پارێزی گرنگە هی ژنانە هی کرێکاریەکی ئەمە گۆڕاوە خۆت بە بەرنامەوە بە پلانەوە ئەگەر بتوانی بچی بەرەو ئەوە بە باوەڕی من سەرکەوتوو ئەبی و نەتەنها سەرکەوتوو ئەبی ئەتوانی خەڵکەکەی خۆشت ببیتە قۆناغێکی زۆر سەرترەوە. زۆر باشە کاک ئەحمەد هەردوو بەڕێستان ئیشارەتان بۆ کرد دیارە ئێمە کۆماری ئیسلامی ئەمە بیانووە چەککردن و یا دوورخستنەوەی هێزە سیاسیەکان هەردوو بەڕێستان ئیشارەتان بۆ کردووە. پرسیارەکەم لێرە بڕای ئێوە ئەم چوار دەوڵەت داگیرکەرە وەکو تورکیا کۆماری ئیسلامی کە دیارە ڕۆژ بە ڕۆژ تورکیا لە خاکی هەرێمی کوردستان لە خاکی عێراق زیاتر داگیر دەکات ئەوە پتانوانیە ئەمانە هەر چواریان یەکیان گرپێت دژ بە خەڵکی کوردستان بە تایبەت ئەم هەرێمە؟ من جواب دەمەوە بەڵێ بەرێ وەڵا ئەمە ینی ئەوە لەباری مێژوویەوە هەمیشە هەروە بووە کە ئەم چوار دەوڵەتە لە دژی گەلی کورد پیلانیان ڕشتووە و هەموو کارێکیان کردووە. ئەوەی کە ئاڵوگۆڕی گەورە ڕوویداوە یەکەم ئەوەیە کە یەکێ لەو ڕژیمانەی داگیرگەری کورد بە لەو ڕووخان ڕۆی وە زۆر نزیک بوو لەوە کە بڕوخێ یەکیان کە ڕووخان ڕژیمی سەدام بوو یەکیان بەرەو ڕووخان ڕۆی سووریە بوو کە بە فشاری ئێران و رووسیا هێشتیانەوە لە مردن ڕزگاریان کرد لە ڕاستیدا ئێرانیش کەوتۆتە بەر ئەم پەلامارە کە ئێستا هەیە
بەڵام نابێت لە بیرمان بچێتەوە کە بارودۆخی سیاسی و ئەوی پێ دەڵێن ژێوپۆلیتیکی ناوچەکە گۆڕاوە هەڵگۆڕێک پێشاتووە کە جاران نەبوو بۆ نمونە جاران بکوژ و ببڕ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئەمریکا بوو لە وەختی جەنگی ساردا کێشەی بینی ئەمریکا و سۆڤێت بوو ئەمریکا و شوروی بەڵام دوای ئەوە کە ئەوە نەما ئێستا ئێمە لە بارودۆخێکین کە ئەوە چینە دێ عەرەبستان و کۆماری ئیسلامی لە یەک نزیکە کاتەوە و ئەوە لەگەڵ یەکدایان دەنێکە ئیتر وەکو دوو وڵاتی دۆست بەیەکەوە کردەوەکەن و سەفارەتەکانیان کردووەتەوە ئەمە ببە دواترەوە لەولاوە عەرەبستان و وڵاتانی کەندا و وڵاتە عەرەبیەکان لە ئیسرائیلەوە نزیک بوون دۆسایەتیان لەگەڵ ئیسرائیل پەیدا کردووە ئەمە ببە بۆ ئەوە کە شەڕی ئوکراین بووە بە باعیسی ئەوە کە هاوپەیمانی لە دنیا گۆڕیوە و ئەم گۆڕینی هاوپەیمانیە کارتێکردنی هەیە کەسانێکن ئێستا لەم لای معادلاتەکەن یا لەو لای معادلاتەکە جا ئێستا ئەبینین کە مەسلەی دۆسیی ئەتۆمی ئێران دیسان زیینوو بووەتەوە بەڵام ئێران لەبەر خاتری ئەوە وڵاتێکی گەورەیە لەبەر ئەوە وڵاتێکی فرەنەتەوەیە و پێگەیەکی ژێوەستراتیژیکی هەیە لە ناوچەکەدا من پێم وایە هێزە گەورەکان لایەنگری ڕوخانی نین کە هێزە گەورەکان لایەنگری ڕوخانی نەبوون بۆ ئەوە ئەڵێن نەکا شوێنێکی ئاژاوەیەکی تازەمان بۆ دروست بێ بەرژەوەرنیەکانمان بخاتە مەترسیەوە ئەمە مەیدان نەکاتەوە بۆ تورکیە بە دەرەجەی یەکەم لەبەرەوە گەورەترین هێزی چەکداری ئوروپای ناتۆ تورکیەیە دوایەوە کۆماری ئیسلامی ئێران کە لە زۆر بەرە شکستی خواردووە ئەو بێتە پێشەوە سووریش کە بەجێی خۆی بەشێک لە ناسیۆنالیزمی حتا ناسیۆنالیزمێکی عەرەبی لە عێراق کە حتا هیچ سنیەکان نەکەرسینەکانی شیعەکانیش کە ئەوان تەبعاً شیعەگەری و وابەستەی بە ئێرانیشی تێکەڵەکەن هەموو ئەمانە مەترسیەکە بینن لە ئەو پێگەی کە ئێستا لە باشووری کوردستان هەیە و ئەزانن کە ئەگەر ئەمە پەرە بستێنێ هەتا ئێستش قازانجی زۆری بووە هەتا ئێستاش بۆ بەشەکانی تری کوردستان چی بکەین بۆ ئەوە ڕێگا بگرین لەمەکە نەچێتە پێشەوە یەکێک لە ڕێکەکانی ئەوەیە کە بیخنچێنین مەسرور بارزانی سەرۆکوەزیری کوردستان پێرێ بڵاو کراوەتەوە لە کە نامەیەکی نووسیوە بۆ جۆ بایدن نامەکە کە ئینسان ئەی خوێنێتەوە تەبعاً نامەکە هێشتا خودی نەپارتی نەحکوومەتی هەرێم بڵاوی نەکردوێتەوە بەڵام بە درۆشیان نەخستوێتەوە ئەڵبەتە نامەکە بڵاو بووەتەوە نامەکە ڕاستە سەرچاوی ئەمریکایی تەییدیان کردووە کە نامەکە دەخوێنیەوە من خوێندومەتەوە ئینسان بۆی معلومەوێت کە تۆ لەگەڵ سەرۆکوەزیری بەشێک لە وڵاتی عێراق کە پێی دەڵێن فدراڵیش نییە بۆ معنە بەرەوڕووی کە تووشی قەیرانی زۆر گەورە بووە و زۆر بە پەلە داواکە تکایە وەرن نەجاتمان بدەن لەم وەزعەت تکایە ئەو کارە بکەن ئەمە زۆر جێگای داخە ئەمە تارانی شەزانێ بەغای شەزانێ دەمشقی شەزانێ و ئەنکارای شەزانێ کە بزانن وەزعەکەیان ئاوایە و ئەمریکا تووشی کێشەی تر بووە کارێکی واکەن لە لایەکی ترەوە فشار بۆ ئەمریکایەنن بۆ ئەوەی کە نەتوانێ کۆمەکێ بکە بە کوردەکان و بۆ ئەوە نەتوانێ کارێک جێبەجێکە هەرچەند من بەش بە حاڵی خۆم هیچ ئومێدێکم نییە بەوە کە ئەمریکا کۆمەکە بە کوردەکان بەڵام ئەمریکا بۆ بەرژەوەندی خۆی کاری زۆری کردووە بۆ نمونە بەڕاستی لە نەجات دی کۆبانی و بەشێکی ئەو شەڕەکە لە کۆبانی کرا ئەگەر زانیاری هەوایی ئەمریکا و کۆمەکی هەوایی ئەمریکا نەبووایە زۆر زەحمەت بوو کە ئەو سەرکەوتنە بەدەستبێنێ یعنی ئەمریکا جاری وایە کۆمەکی بەجێ و ئەوەی کردووە بەڵام تەبعاً ئەو دەکەوێتە دوای بەرژەوەندی خۆی بۆیە بەڵێ ئەمان درێژە ئەدەن بە سیاسەتەکان مهم ئەوەیە هێزی کورد لە هەموو بەشەکانی کوردستان بارودۆخەکە بزانن هەستیارە و بتوانن پلانێکیان بوێ وەکو شەترەنجبازێ ئەگەر مۆرەیەکی بردە پێشەوە بزانێ مۆرەی دووەم و سێوەمی ئەباتە کوێ بۆ ئەوە بەرژەوەندی خۆی بپارێزێ. بڵێ کاک محەممەد پرسیارێکشمان بووە ئەلبەتە من لە پرسیارەکانمدا بوو ئەوی شەر ئیشارەی پێکردو بینەرێکمان هەر لەسەرم ڕاستەیەم ئەم خودی ئەقلیمی کوردستان وتی حکوومەتی ئەقلیمی کوردستان لە هەموو کاتێ خۆی لاوازترە ئێستا ئەوە چەندە بە زەرەری حیزبەکانی ڕۆژهەڵات تاوا دەبێت؟ زۆر ئەگەر
ئێوە تەسەوەرکەن ئەگەر حکوومەت ئەقلیمی کوردستان تەجروبەیەکی مۆفەق بواە بەهێز بواە خەڵکەکەی دڵخۆشی تیا بواە مدلێکی چاک بواە لە حکومڕانی مەسلەی گەندەڵی و جۆرەشتانە ئەوان نەبوایەوەوانە هێزێکی یەکگرتووی بواە دوو ئیدارەیە نەبوایەوەوانە بیتوانایە خەڵکەکە لەسەر مەسلەی نەتەوایەتی و لەسەر ئەو جۆرەشتانە بەڕاستی کارێکی جددیتر بکەن ئەقەلەن ئەگەر یارمەتی نەدەن بە لاکانی تر کێشەشیان بۆ ساز نەکەن بۆ پارچەکانی تری کوردستانەوەوانە ئەگەر هەموو ئەو کارانە بکرایە قەوی بواە زۆر بە قازانجی خەڵکی کوردستانە لە هەر پارچەیەکی کوردستانە لەو چوار پارچە ئەگەر لایەک قەوی بێ بەهێز بێ بەدەسەڵات بێ و خەڵکەکە بە تایبەت لی رازی بن ئەو خەڵکەی لەو چوارچێوە کارەکەن لی رازی بن بە قازانجی هەموو حزبەکانی کوردستانە لەو بارەوە بەڵام دیسانەوە ئەوە گرنگە لەسەری قسە بکەین حزبی ڕۆژەڵاتی دەتوانێت تەنها لەسەر خۆی حسێ بکات یعنی ئەو بەرنامەی دای ئەنێ ئەو سیاسەتەی هەیە ئەو ئستراتیژیەی هەیە دەبێت لەسەر تەوان و لەسەر ئیمکانات و لەسەر پارەی خۆی و لەسەر هێزی خۆی وانە حسێ بکە ئەگەر من بەتەما بم مەسەلەن لایەنێک یارمەتی ماڵیم پێ بە ئەگەر نەیدا نەتوانم کارەکانم بچێتە پێشێ یان لایەنێک ئەگەر هێزی پێشمەرگەم هەیە بتوانێت بێژێ ئەمە بکە و ئەوە مەکە دیارە ئەوە کارەکە ناچێتە پێشێ یعنی تەنها گرێ نەدراوە دوو لایەنەیە الان ئێمە مەسەلەن نمونەمان هەیە مەسەلەن لە قەندیل حزبێکی تایە من کارم بە سیاسەتەکەی نییە باشە یا خراپە بەڵام ئەمان ناتوانن چەپ و ڕاستی پێ بکەن بە تەوری واقعی ناتوانن دەسەڵاتیان نییە لەو شوێنەوەوانە ئەو شتەی کە بۆ حزبەکانی ترسە مەترەحە ناتوانێت بەو شێوە بۆ ئەوان مەترەح بێت ئەوەیە کە بەشێکی هەرە ڕگەڕێتەوە سەر خۆمان چەندێک بەرنامەمان هەیە چەندێک پلانمان هەیە چەندێک خوێندەوەکەمان دروستە و چەندێک بە پێی بەرنامە و نەقشەی خۆمانە چینە پێشێ و بە پێی پلانی خۆمانە چینە پێشەوە نابوێسین هەتا مەسەلەن وەزعیەتەکە وای لێدێ خۆ زۆر کەس باسی ئەکرد ئەم وەزعیەتە ئاوا نامێنێتەوە ئایا مەسەلەن ئەڵێم هەموو حزبەکان توانیان مەسەلەن میدیایەکی چاکیان لە ئوروپا دروستکەن مەسەلەن ئەڵێم توانیان ڕێکخراوەیەکی جددی لە ناوە دروستکەن توانیان ئەو کارانە کە پێویستە بیکەن توانیان سەرچاوەیەکی ئابووری بۆ خۆیان دیاری بکەن زۆر شت هەیە دیپلۆماسیەکەیان ئەمەیان ئەوەیان دیسانەوە من نایەمە سەر باشوور دێمە سەر خۆمان زۆر باشە کاک ئەحمەد لەسەر ئەم پرسیارەی ئەم بینەرەمان ئێوە لێدوانتان هەیە بەڵێ من پێم وایە مشکلی ئێمە ئەوەیە کە دەبێ خۆمان ببینین دەبێ ڕخنە لە خۆمان بگرین ئێمە مشکلمان ئەوەیە کە زۆر عجایب تەماشای دواوەکەین و هەمیشە ئاماژە بە شەهیدەکانەکەین و ئاماژە بەوە دەکەین کە ئێمە قوربانی بووین و ئەمە معنای ئەوەیە خۆمان ئەدزینەوە لە هەڵەکان کە کردومانە ئەگەر ئیجازەم پێ بدەن دەزانم وەختی زۆر نەماوە ئاماژەیە بکەم بەو سێڵاوە دەدەقەیەکم بڵێ سێڵاوە کە لە لیبی هات من بەڕاستی ینی زۆر هەر بۆم پرسیار بوو باشە چۆن سێڵاوێک دەتوانێت معلوم نییە لەوانەیە زیاتر لە 10,000 نەفەری کوشت بێ بەڵام کە تەماشا کرد کە یەک دوو کاناڵی تەلەڤیزیۆنی زۆر بە شێوەیەکی پێداگۆژیک شتەکانیان نیشاندا معلوم بوو 2 دانە سەد دروست کراوە لە ڕێگای ئەو چۆمەدا کە ئەچێتە دەریا کە ئەم سەدانە ساڵهایە وترا بوو کە ئەمە کێشەی هەیە دەبێ ئاگاتان لێ بێ ئەوەش قەیناکە تۆفانێک هاتبوو ئەم تۆفانە یۆنانی گرتبووەوە و لە یۆنانەوە بەڕێوە بوو دەبوو بیانزانی باە کە دوای 2 ڕۆژ تۆفانێک دەگاتە سەر لیبی و بارانبارینێک ئەبێ کە لە یەک شەوە بەقەد ساڵێک بارانباری ئەی تۆ ئەگەر ئەمەد ببێت چی ئەەکەی ئەگەر دەسەڵاتێکی بە دەربەست ببێ ئەم دەسەڵاتە بە دەربەسە خێرا اختارێکەکە بە خەڵکەکە کە خەڵکەکە 8 سعات کاتتان هەیە یا 4 سعات کاتتان هەیە بە پەلە چۆڵی بکەن شارەکە چۆڵ بکەن چی ئەتوانن بیبەن سووک هەڵێن بچنە شوێنە بەرزاییەکان ئەوە نەیان کرد ئێستا دڵنیام دادگای گەورە دروستەوەی لە لیبی لەسەرەمە ئەوەم بۆ گێڕاوە لەبەر خاتریەوە ئێمە لە کوردستان و بەتایبەت لە باشووری کوردستان یەک لە دوای یەک هەڵە کراوە یەک لە دوای یەک سیاسەتی وایان کردووە کە دوایی ئەگەر وتێتە بۆ هەڵت کردووە و تێتی من خاوەنی هەزاران شەهیدم تۆ چۆن قسەی وا دەکەی ئەمانە هیچ پەیوەندی بە یەکەوە نییە
یعنی حیزبێک دەتوانێت خاوەنی شەهیدی زۆر گەورە بێ خەباتی زۆری کرد بێ بەڵام تووشی هەڵەی زۆر گەورەش ببێ بەداخەوە نەیانتوانی پێشبینی بکەن بەداخەوە ئەوی کە پلانداڕشتنە ئەوی کە ساڵی ئایندە و 2 ساڵی تر ببینی نیان کرد گەورەترین هەڵەیەکە لە باشووری کوردستان کرا ئەوەیە کە دەسەڵاتیان چڕ کردەوە لای حیزبەکان بەو دەلیلە کە تۆ دەڵێ حیزبەکەی من گەورەترین خزمەتکاری گەری کووردە لە ناو حیزبەکەی منیشا سەرکردایەتەکەی من لە ناو سەرکردایەتی منیشا سەرۆکەکەی من جاکەوات کرد تازە ئیتر بەرژەوەندی خەڵک و داهاتووی خەڵکەکەوێتە پەراوێزەوە بەبۆچوونی می ئێمە کوردیژە بێ فێر بین کە جیاوازیەکی گەورە هەیە لە بینی سەرۆکایەتی و ڕێبەرایەتیدا حیزبەکانی ئێمە فێر نەبوون ڕێبەر بن ئەگەر ڕێبەر بوایەتن لە هەژاریە لە ناڕەحەتیە لە هەموو شتێکە لەگەڵ خەڵکەکە بوون لە شارەکانە و ئەیانزانی خەڵک چیەکە و ئەیانزانی چی بکەن بۆ ئەوە کە بارودۆخی کیاوانەیەتە پێشەوە ئێستا بەداخەوە من پێم وایە بەشێ لە حیزبە سیاسیەکان هەست بە تەنیاییەکی زۆرەکەن کەسیان بەدەورەوە نەمان نەبوو معنaa کەسیان نییە چون پارەیان هەیە چەکیان هەیە دەستگای زانیاریشیان هەیە ئەمانە لە دەسەڵات ئامێننەوە بەڵام تەنیایی بەو معناکە هەستەکەن خەڵکەکە پشتیوانیان لێ ناکەن و ئەم پشتیوانی لێ نەکردنە ئەبێتە بەڵایەکی گەورە لەسەریان و لەوانەیە کە یعنی مەترسیەکی گەورەیە بۆ داهاتویان بۆیە من ڕێگا چارەکەیەوە بینم کە یەک پێشگرتنی دموکراسی و ئازادی حرمەت بۆ مافی ژنان حرمەت بۆ مافی هەژاران ئێستا یعنی خەڵکێکی کورد کە لە هەولێر و لە سلێمانی و لە شارە بچووکەکان هەن باسەکە باسی باشوورە بۆیە باسیەوەکەم ئەخر ئەو فەقیر و هەژارە دەبێت پێی بڵێ کە ڕزگاری کوردستان سربەخۆیی کوردستان سەرکەوتنی کوردستان بۆ من معناوەیە نانم ببێ ئێوارە بیدەم بە مناڵەکەم بۆ ژنێک معناوەیە نەمکوژن لەسەرەوە کە من ژنم بۆ جوانێ معنایەوەیە کە ئیجازەم بێ بچمە سەر شەقام خۆپیشاندانێ بکەم لەم شار و لەو شارە بەڵام بەداخەوە ئەوانە نەکراوە ئێمە بە پێوەری جیاوازەوە چینە بەرەوە من ئەوە بە هۆکارێکی گەورازانم بۆ ئەم بارودۆخی ئێستا زۆر باشە من لە پێشدا بە کاک محەممەد بڵم من پرسیارەکەی خۆم لە کاگ ئەحمەد شتێکی کە بوو بەڵام هەرویستم لە دوانیەوەش بزانم لەسەرم پرسیاری کەم بینەرە نردوێتی بە ئیجازەی کاگ محەممەد منە پرسیارش لە تکایە کاگ ئەحمەد دیارە هەڵسەنگاندن بوو لەسەر هەردوو بەڕێستان هەم هەڵسەنگاندنتان بوو لەسەر ئەم یەک ساڵە خاڵی بەهێز و لاواز و هەموو شتێکتان باس کرد دیارە دەبێت پلان داڕژین کەم و کوڕیەکان کەند و کۆسپەکان هەموو باسکرا بەڵام پرسیارێکی من ئەوەیە چاوەڕوانی چی دەکەن بۆ ساڵی داهاتووی ئەم شۆڕشە ئەگەرە سیاسیەکان کامانن پێدوایە پاشەکشەی ڕژیم دەبێت ڕوخانی ڕژیم دەبێت یا سەرکوتی شۆڕش دەبێت من جوابەمە کاگ ئەحمەد پرسیاری کەمەیە بۆ بەڕێزی دەزانی وەکوتم ئەو مەسەلەی سێڵاوەی لیبی مەگەر هێناوە ئەوە نمونەیەکی باش بوو کە ئینسان شتی تەبیعی و سروشتی دەتوانی پێشبینیکەی بەڵام پێشبینی بۆ کاری سیاسی زۆر زەحمەتە هەرچەند ینی ناتوانانی بڵێ کە بەڕاستی چەند مانی ترچیە بێ نمونە زۆرە لەوانە ئێستا حەز ناکەم وەختی بەرنامەکە بۆەوە بگرم بەڵام من پێم وایە بڵێ هەمووانە لە ڕێگایدا هەیە بەڕاستی ڕێگایکیانەوەی کام ڕژیمە بڕوخێ ڕێگایکی ئەوەیە پاشەکشێ بکە ڕێگایکی ئەوەیە کە بتوانێت سەرکوتی ئەم شۆڕشە بکە هەرسێ یعنی هیچ کام لەم ڕێگانە دانەخراوە لەبەرچی لەبەرەوە ئەو وەزەکە ئەگەر ڕژیمێ بزانێ بڕوخێ خۆمەینی وتویەتی ئەگەر بزانیتان نظامەکە لە خەتەردایە ئێوە بۆتان هەیە بڵێن کە من مسلمان نیم تەنانەت بۆت هەیە کە بڵێ من مسلمانیش نیم شیعیش نیم بۆ ئەوە دیفاعکەی لە نظامەکە جا تۆ ئەگەر ئەوەت کرد تازەی تر هیچ پرەنسیپێک نامێنێتەوە پرەنسیپێکی سیاسی نامێنێتەوە و ئەو کوشتارە کە لە ساڵی ڕابردووە کردیان نیشانەی ئەوەیە بۆیە ئەم ڕژیمە بە بۆچوونی من هەستی پێکردە کە خەریکنەی ڕوخێنن بەڵام سەیرەوەیە لە ڕوخاندنی ئێرانە چەندین هێز کۆبوونەتەوە کە ئەڵێن ئامان نەڕوخێ تەنانەت کوڕی شاش دەڵێن نەڕوخێ یعنی ئەڵێ ئەگەر بڕوخێ ڕوخان بەبەستم تێکچوونی شیرازەی ئەرتەش و سوپای پاسداران و هەمووانێ ئەڵێ نانە نەڕوخێ سەرۆکایەتی سوپای پاسداران چێت ئەولاوە ئەرتەشی خۆمانە هەموو شتەکان بمێنێتەوە حکوومەتەکە نەمێنێ ئەوانە بگۆڕین و نایزانم بەڕاستی بۆ من جیاوازیەکی زۆر عجایب لە بینی ئەرتەش و
سوپای پاسدارانە چییە کە فەرماندەکانی ئەرتەشیش بەشێکن لەوان ئەو مەسلەی ڕوخانەکە ینی لە ئۆپۆزیسیۆنی ڕاستیش لە دەرەوە ڕوخانیان پێشتێکی مەترسیدارە پاشەکشە دەکا پێم وایە پاشەکشەی کردووە تا ئێستا لە مەسلەی حیجابە کۆماری ئیسلامی ئێران پاشەکشەی کردووە بۆ بۆچوونی من لە کوردستان لە زۆر شتا پاشەکشەی کردووە بەڵام ئەو پاشەکشانە بەشی ئەوەندەیە کە زۆر دەرنەکەوێت بەرەو دواوە ئایا سەرکوتێکە هەتا ئێستا کردوویەتی و بەم ڕێکەوتنە تازە کە لەگەڵ ئەمریکا بوویانە کە قەرار وایە ئەو 5-6 میلیارد دۆلاری بۆ ئازاد بکەن و ئەو کەسانە کە گرتوونیان بەناحەق گرتوونیان و پێیان دەڵێن جاسوس ئەوانە بگۆڕنەوە لەگەڵ جەماعەتێک کە بەڕاستی جاسوسن لە ئەمریکا ئەمانە بکەن ئەگەر بەو ڕێکەوتنانە بگەن بەو نزیکێش کە لەگەڵ عەرەبستان کردیانە کە بوو بەهۆی ئەوە کە ئاڵوگۆڕێ لە تەنانەت تەلەڤیزیۆنی ئینتەرناشناڵە پێک بێنن کە ناچاریان کرد بە گواستنەوەی هێندێ لە ستودیۆکانیان و ئەمانە ئەگەر لە چاو بگرین بڵێ من پێم وایە ئیمکانی هەیە کە سەرکوتێ بکە بەڵام ڕاستیەکەی بۆیە وتم پێش ژینا و دوای ژینا تازە ئیتر گەنجان و جوانانی ئەم وڵاتە بۆیان دەرکەوتووە ئێمە دەتوانین ئەم ڕژیمە پاشەکشەی پێ بکەین ئێمە دەتوانین تەنانەت بیڕوخێنین و ئێمە دەسەڵاتمان هەیە بۆیە من خۆشببینم من پێم وابێ ئەم ڕژیمە ئەوەڵەن بەرەو لەباری مێژوویەوە بەرەو نەمان دەڕوا پێش ئەوەی بەرەو نەمان بڕوە دەبێت پاشەکشە بکە دەگەڕنەوە خامنەی وتویەتی ئێمە نابێ هەڵەکەی شات تکرارکەینەوە کە دەڵێم دەگەڕنەوە ڕەفسەنجاری گەڕایەتەوە لە کتێبەکەیە دەڵێ ڕۆژێکیان ڕەهبەر فەرمووی کە ئەگەر ئەو کارە کە شا کردی وتی سەدای ئینقلابی شمارە شەنیدەم دەنگی شۆڕشەکەی ئێوەم بیست ئەڵێەوە کارێکی زۆر خراپی کرێ ئێمە نابێ کاری وا بکەین و شتیوا لە خۆمان نیشان بدەین خامنەی نایەوێ نیشان بدا بەڵام هیوادارم تەوژمی ئەم شۆڕشە ئەوەندە بەهێز بێ کە تەنانەت خامنەیش بخاتە ناو ئاوەکە و لە ناوی ببات و سەرکەوتن بەدەست بێنێ بڵێ کاک محەممەد لەسەرم پرسیارەیەوە لێ دوانتان هەیە منیش پێم وایە زۆر گرانە پێشبینی کەی لە مەسائلی سیاسیە بەڵام هەموو شتەکان ئەواڵێ وەزعیت وەکو پێشوو نابێ خەڵک گۆڕاوە شۆڕشێکی کۆمەڵایەتی کراوە شۆڕشە سیاسیەکە بە سەرنجام نەگەیوە و ئەو ناڕەزایەتیە تازە خەڵک شێوەیەکی تریان دیوە ژنان تازە مەحاڵە بەڕاستی ئاوا بچنۆژێت ئەو بارە کە پێش لە ساڵێک بووە ئەوانە ئێمە هەموو ئەو تانابینی خەڵکی کوردستان و شوێنەکانی تریشەروە حتا زندانیانی سیاسی بەڵێ زۆر باشە کاک محەممەد وەکو دوا پرسیار دیارە ئەم هەموو لایەک ئاگادارن کە بۆ ڕۆژی شەممە 25 خەرمانان بانگەوازێک دەرکراوە بۆ ئەوەی کە مانگرتنی گشتی لە کوردستان بەڕێوە بچێت پێشنیارتان بۆ چالاکوانان و بڵێن هەڵسوراوانی بەشدار لەم شۆڕشی ژنجیان ئازادیدا چییە بۆ ئەوەی کە بە شێوەیەکی شیاو ئەم مانگرتنە بە سەرکەوتوانە بەڕێوە بچێت من چون خۆم لە دەرۆی کوردستانم لە دەرۆی ئێرانم پێم خۆشە بۆ دەرۆ قسە بکەم تا بۆ ناوە خۆیان ئەزانن و ئەو تەناسوبی بۆ تەناسبی هێز و قوا بەرحاڵ خۆیان لە هەموو کەسێک چاتر ئەزانن ئەو ڕەهبەران و ڕێبەرانی مەیدانیا کە چی بکەن من ئاواتەخوازم ئەو مانگرتنە بە شێوەیەکی گشتی و بەرفەراوان لە هەموو کوردستانە ببێ لە کرماشان و ئیلام و ئەو بەشەی کە لە ئازەربایجانی غەربی و هەموو ئەو شوێنانەی کە کوردی لێیە ئەوانە و هیواداریشم لە باقی شارەکانی ئێران لە بەعزە شوێنهایەکە بەڵکو بکرێت و ئەوانە بەڵام تاقەشت ئەوەیە کە ئێمە پێمان وانە بێ بە ڕۆژەیە بە دوو ڕۆژێک حکوومەت ئەڕوخێ بتوانن خۆیان بپارێزن خەسارەتێکی کەمتر بن دیارە پارەکە حکوومەت ئامادە نەبوو ساز نەبوو ئەم ساڵ 6 مانگە 7 مانگە 8 مانگە حکوومەت خۆی بۆ ئەمە ئامادەکە بۆ ئەم ڕۆژە ئەوە فاکتۆرێکی گرنگە ئەبێ هەموو کەسێک بزانێ کە ئەچێت بۆ شەڕی حکوومەتێ کە 6 مانگەیسە نە 40 ساڵەکە خۆی بۆ سازەکەوانە بەڵام 6 مانگە لەسەر ئەم ڕۆژە تایبەتیە کارەکەوانە بەسەر هەموو ئەوەی من پێم وایە ئەمکانی سەرکەوتنی زۆرە و هیوادارم سەر بکەوێ و هیوادارم دەرەوە و ناوە
و هیوادارم میدیا و هەر کەسێکی توەکو ئێمەمانان بە بەشی خۆی بتوانێت لە هەر ڕێگەیەکەوە هەیە دەنگی خۆی بخاتە پاڵ دەنگی ئەو ژن و پیاوانەی کە لە خیابانەکان و لە شەقامەکانە و ئەو دوکاندارانە ئەو کارمەند و هەموو ئەو کەسانەی کە کارەکەن. زۆر باشە، ئێمە کەمتر لە 4 دقەمان کاتماوە بۆ بەرنامەکەمان. پێم باشە لە کۆتاییدا کەم پرسیارێکم نییە، هەم کاگ ئەحمەد هەم کاگ محەممەد خۆتان ئەگەر زانە خاڵێک کە ئاماژەی پێ نەکرابێت قسەیە کە دەتانەیە بوترێت لە کۆتاییدا فەرموون. کاگ ئەحمەد فەرمووتکە. من پێم وایە ینی هیوادارم جوانان و ژنان و تێکۆشەرانی ناوەوە ئەو کارە بکەن کە لە ساڵی ڕابردووە کردیان، بەڵام هیوادارم جانیان بپارێزرێ و هیوادارم ڕێگای وا بدۆزنەوە کە نەکەونە بەر شاڵاوی کوشتنی کۆماری ئیسلامی ئێران. ئەوە یەک. بۆ ئۆپۆزیسیۆن هیوادارم ئۆپۆزیسیۆنی قسەی خۆمانەکەم هیوادارم تووشی ئەو هەڵە نەبنەوە کە ساڵی ڕابردوو کرا، ئەویش ئەوە بوو 1-2 مانگ یا هەفتەکانی دوای شۆڕشی ژینا پێیان وا بوو خەریکە ئەڕوخێ و لەبەرەوە خەریکە ئەڕوخێ کن ئەگەر بڕوخێ هیچ کەس نییە جێگای بگرێتەوە و کەسانی کشاتن دەڵێن وەرن ئەچین لە تاران دەسەڵات بەدەستەوە گرین و بەشی ئەوەی دەدەن فەرموو لەگەڵ ئەوانە بینە ژوورەوە ئەو کارە نەکەن و تووشی ئەو هەڵە نەبنەوە. شۆڕش درێژخایەنە و هیوادارم بە چاوێکی کراوەوە بەرژەوەندی خەڵکی کوردیان لە بەرچاو بێ، ئازادی و دموکراسی و ئەوانیان لە بەرچاو بێ و هیوادارم هێزە سیاسیەکان فێری ئەوە بن کە بە تەواوی معنا پشت بە گەلەکەی خۆیان ببەسن و چاویان لە دەرەوە نەبێ و بە تایبەتی هەستیار بن بە هەر چەشنە ئێتلافێ لەگەڵ هێر هێزێکی سیاسی ئەیکەن، نەک ئێتلافەکە چی بۆ من و بۆ حیزبەکەی منەیکا، بەڵکو ئێتلافەکە چی بۆ گەلی کورد، بۆ ژنان، بۆ کرێکاران، بۆ خوێندکاران، بۆ بازنشستە و مامۆستایان و خەڵکی تریکەن. هیوای سەرکەوتن خوازم بۆ ئەم شۆڕشی ژینا و طبعا شانازیەکی گەورەیە کە ئێمە من ینی منیش و کاک حەمەدی شەردووکمان خەڵکی سەقزین و ئەم شۆڕشە لە سەقزەوە دەستی پێ کردووە. زۆر سپاس. کاک محەممەد تکایە فەرموو. من شاید خاڵێکە پێم خۆشە باسی کەم ئەوەیە پارەکە هیوایەکی بە ئیسلاح هیوایە کە واقعی نەبوو، پیان وا بوو ڕژیم زوو ئەڕوخێ و ئەوە کارتەواوەوانە ڕەنگە وانە بێ، ڕەنگە چەند ساڵێکی مابێ بەوانە ئەو هێزە دەبێ خۆی بپارێزێ، ئەوە یەک خۆی بە داروبەردا نەدا. ئێمە هەتا ئێسەش سەرکەوتوین بەڕاستی، ئێمە وەکو خەڵکی کوردستان تەنانەت وەکو بەشێک لە خەڵکی ئێران وەکو ژنان وەکو خەڵکی بلوچستان تا ئێسەش سەرکەوتین لە ئەفکاری عمومی دنیا لە ناو ناوچەکە ترس ڕژاوە هەموو ئەوانە. هیوادارم ئەم ڕۆژە بە باشی بچێتە پێشێ و ئێمە خەسارەتێکی زۆر هەر نەمان بێ ئەگەر بوو بە ئیسلاح بتوانێت بچێتە پێشێ. زۆرتان سپاسەکەم، زۆر سپاس لە کاک ئەحمەد، خۆشحاڵ بووم کە لە بەرنامەیەکا پێکەوە بووین. هیوادارم لێەوەی کاکە میردیان شاد و سلامەت بن. بەڵێ ئێمەش بۆ هەموو هاوکارانتە. زۆر سپاس. ئێمەش هەرواتر زۆر خۆشحاڵ بووین بۆ هەردوو بەڕێز کاگ ئەحمەد ئەسکەندەری نووسەر و لێکۆڵەری سیاسی و کاگ محەممەد خاکی ڕۆژنامەوان و لێکۆڵەری سیاسی. سپاس بۆی کە بەشداری بەرنامەی ڕاستەوخۆی ئەمڕامان بوو. سپاستان. شەوتان خۆش. زۆر سپاس. بەڵێ بینەرانی عزیز و خۆشەویست، زۆر سپاس بۆ ئەوی کە تا ئێستاش ئێوە بینەر و بیسەرمان بوون. هیوادارین کە جێگەی سوود و ڕزامەندی ئێوەی خۆشەویستیش بێت. بۆ ئاگاداریتان سبەی شەویش سعاتی 7 بە کاتی باشوور و 7:30 بە کاتی ڕۆژهەڵات بەرنامەی ڕاستەوخۆمان دەبێت کە هاوڕێ حەسەن ڕەحمان پەنا بەشداری بەرنامەکە دەبێت. کاتێکی خۆش بۆ هەموو لایەکتان. ژیان ئازادی، ژیان ئازادی، ژیان ئازادی، ئازادی سەرچاوەی خۆشی و شادی نابوو زوڵم و بێدادی، سەرچاوەی خۆشی و شادی نابوو زوڵم و بێدادی، ژیان ئازادی. پێشەنگی شۆڕەژم بێ نەسرەوتن سەرکەوتن بێ، پێشەنگی شۆڕەژم بێ نەسرەوتن سەرکەوتن بێ، چەقڵی چاوی دوژمن بێ، ژیان ئازادی.
نامریژی ناگیان ناوت ڕەمزی بەرخۆدان تۆ نامریژی ناگیان ناوت ڕەمزی بەرخۆدان